بینەر و بیسەرێن کوردستان 24 ئەف دەمێەوە باش هیڤیا دەمێن خۆش و سەلامەت بووەت خازین خوشحال و بەختەوەرین جارێک دێن هاتینە خزمەتەوەین هێژا بۆ پێشکەشکردنا خەلەکەکە دیش بەرنامەوە بەرنامەیە بە کوردی وەکە دیار ناوا جیهانا مرۆڤاندا سێ گۆڕەپانên باوەریە و ئیمانێ هەنە گۆڕەپانێک هەیە ئەدبیتە مایە دەمارگیریە و وشکیە و نەفامیە و تەعەسوب و لێک تەرازان و لێکڤەبوون و دڕەقیت ناوبەرە مرۆڤاندا دیسان گۆڕەپانەکە دیژی هەیە ئەدبیتە مایە شک و گومانە ڕەنگە ئەڤەژی گومانە کەسانێن فەیلسوف و بیرمەند بن دیسان گۆڕەپانەکە دیکە هەیە ئیمان بیتە مایە وێ چەندێ کە خۆشەویستیە و ڤیانێ و ئاشتیە و ئازادیە و بەختەوەریە و خۆشیە ئەتناوا مرۆڤاندا دروست بکەت و هەروسا ببیتە فاکتەرێک کە عەقل و لۆژیک و منطقی ئینسانی کارا ببیت و بەرف پێش بچتن ئەتناوا vê xelekêda dê pêkolakên ku bizanîn em wek civakê Kurdî em xut nava kîjan vê gorepan her sê gorepanan da bînîn edger zor birês mamosta Abdurrahman Sidîq navê xûb navê xêrat nakirim canavê Seyda dikîn zor bixêr bî mamostayê birês me divêtin destpêkê bizanîn mamosta bawerî çi ye û rolê bawerî çi ye nava jiyanê nava jiyana mirovan da بەناوی خۆی بەخشندەی میهرەبان وشەی باوەڕ بە کوردی و وشەی ئیمان لە ڕوانگە قورئانێکەوە وشەیەکە لە ڕاستیدا پێمان دەڵێ مەسئلەی باوەڕ و مەسئلەی ئیمان لە ڕوانگەی قورئانەوە تەماشایەکی مەسئلەیەکی دەڵێن ئەخلاقیە یعنی چی مەسئلەیەکی ئەخلاقی ئاکاریە یعنی بەو مانایە دێ ئەمە شتێک نییە بەکو یاسا فەرزیکەی بەسەر کەسێک بۆیە دەڵێن باوەڕ مەسئلەیەکە پەیوەستە بە ناخی مرۆڤەکان پەیوەستە بە ناخی مرۆڤەکان یان دەبێت بژی ئیجرعات سەرنینە بەمانایەک دەڵێم ینی ئینسان خۆی بەرپرسە لە ئیمانی خۆی ئەم ئیمانە ناتوانی تۆ قیاسی بکەیت تۆ ناتوانانی ئیمانی من قیاسکەی بڵێ ئیمانی تۆ لە دەیە ئەوەندە پوینت ئەوەندێ ناتوانانی چونکە ئەوە ئیمانە لە دڵی خۆمە تایبەتە بەخۆم لەبەر ئەوەیە پێغەمبەر درودی خۆی لەسەر کاتی خۆی کە یەکێک لە هاوڵەکانی گوتی فڵانە کەس مسلمان نەبوو مەگەر ئیمانی نەهێنا بەڵام لە ترسە فەرمووی هەل لە شەقەقتە قەلبەهوو بەمعنا یعنی پێی دەڵێ بۆ تۆ سنگت شەق کرد و تەماشای دڵیت کرد تا بزانی ئیمانی نەهێناوە یعنی ناتوانی بزانی کەواتە مەبەستم ئەوە بۆ بڵێم بۆیە دەگوترێت کەس مافی تەکفیرکردنی ئەوی دیکەی نییە چونکە بەڕاستی نازانی لە دڵی ئەو ئینسانە چه هەیە حتا ڕەنگە لەفزەکە وشەکان مانایەکی خراپ بدا بەس ڕەنگە تعبیرەکەی تەواو نەبێ بەڵام لە ناخی خۆیدا باوەڕدار بێ مەبەستم چی بوو مەبەستم ئەوە بوو ئیمان لە ناخی ئینسانەکان حتا ئێستا دەگوترێ فڵانە کەس بێباوەڕە مولحیدە دەڵێن وەرە قسەی بۆ بکە دەڵێم ئەمە لە تاریخە زۆر لە مێژوودا شتیوا زۆر نەبوو فڵانە کەس بێباوەڕە وەرە لە ڕوانگەی زانستەوە قەناعەتی پێ بکە باوەڕ بێنێ ئەوە شتێکی زۆر ساکارە باوەڕ ئینسان خۆی بۆ خۆی دروستی دەکات خۆی بە تەئەمول دەبێ بیر بکاتەوە شتێک نییە لە دەرەوە فەرز بکرێ ینی باوەڕ لە دەرەوە فەرز ناکرێ بەسەر ئینسانەکانە بۆیە پێغەمبەر خۆی گەورە بە پێغەمبەر دەفەرمێت لەستە عەلەیهم بموسەیتر لەستە عەلەیهم بموسەیتر تۆ ناتوانی ینی شتێک نییە تۆ هەوڵ دەی ئەفە ئەنتە توکریه الناس حتا یەکونوا مؤمنین یعنی بە زۆر نییە لەبەر ئەوە مەبەستم ئەوە بوو ئەی ئێمە چی بکەین کەواتە ئێمە وەختێ باسی ئیمان دەکەین و باسی باوەڕ دەکەین ئەمە ئیمان بێ مەسئلەیەکی ئەخلاقی بێ تایبەتە بە ئینسان خۆی لە ناخی خۆی و بە تێڕوانینی خۆی و بە جیهانبینی خۆی گەیشتووە بە قەناعەتێک و بڕوای بە خودا و بە پێغەمبەری خودا و بە پەیامی خودا هێناوە ئەمە ئینسان بێوێ دروستیکە دەبێت بە ئینسان بڵێ فکرکەرەوە ئەفەلا یەتەفەکەڕون ويتفكرون في خلق السماوات والأرض بەم شێوازە ئیمان دروست دەبێ بەڵام بینە سەریە خاڵی زۆر سەرێکی ئەوش ئەوەیە ئەم ئیمانە حتا ئێرە ئینسان بۆ خۆیەتی و لەگەڵ خوددا بەس من و تۆ هەر کەسێکی دی دەڵێ من ئیسیفادە چ دەکەم لە ئیمانی تۆ دەبێ و پرسیارەش واریدە کەواتە لەبەر ئەوە خوا سوبحانەهو وتەعالا لە قورئاندا چی کرد هات هەموو ئیمانێکی نزیک کردەوە و پەیوەست کردەوە بە عەمەلی ساڵح ممکن نییە ئینسان ئیمانی هەبێ عەمەلی ساڵحی نەبێ ئەبینن حتا ئەو کەسێک کە ئەڵێن عەمەلی ساڵحی هەیە ئەڵێن ئیمانی نییە ناتوانی وا بڵێ چونکە هەموو عەمەلێکی ساڵح لە ئیمانێکەوە دێ لە ئیمان بە شتێکەوە دێ بە مەبدەئێک بە ڕێبازێک وانە کەواتە لەوە بۆ دەردەکەوێ ئێمە لە ڕوانگەی قورئان بڵێن ئێمە ئیماندارین و بڕوادارین پێمان دەڵێ خوا تەرجومەی ئیمانەکەت بۆ خزمەتی مرۆڤایەتی بۆیە خوا فەرمووی
وقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون. دەبێ باوەڕداران ئەنجامی کارەکەت ببینن. ئەم کارە دەبێت تەرجمە کرابێ لە ئیمانەوە، کەواتە خەڵک زۆر ئیدعای ئیمان دەکا. ئەمە مامۆستا بەدیعزەمان سەعیدی کوردی فەرمووی دوو ئیمان هەیە، ئیمانێکی تەقلیدی، ئیمانێکی تحقیقی. ئیمانی تەقلیدی ئەو ئیمانەیەکەوە هەموو کەس دەتوانێت ئیدعای بکە، بەس هیچ عەمەلی ساڵحی لەگەڵ نییە، بگرە هەندێک جار زیانیش بە خەڵک دەگەێنێ. بەڵام ئیمانی تحقیقی، ئیمانێک کە بە قەناعەت بۆ ئینسان دروست بوو بێ، کردەوەی جوانی لەگەڵدا دێ. بۆیە مثلەن خەڵک دەڵێ من شکری خوا دەکەم، ئەوە قسەیە، تۆ ئەتوانی هەتا ئێوارە بڵێ ئەشکر لیلە، ئەتوانی بڵێ سوپاس بۆ خودا، ئەمە قسەیە. بەڵام خوای گەورە لە قورئان دەفەرمێ ئیعملوا آل داوود شکرا، ئیعملوا آل داوود شکرا، کارکردن پێشە ئەبینی بە معنای ئەوە دێ، یعنی ئیعملوا آل داوود کەیف چۆن شکرا، کەواتە شکرکردنی خوددا ئەگەر ڕاست دەکەی شکری خوددا دەکەی، کار بکە لە پێناوی مرۆڤایەتی، خزمەتی ئینسانیەت بکە، کردەوەکەت دەیسەلمێنێ کە تۆ شکری خوددات کردووە بۆ ئیمانی کە هەتە. لەبەرەوەی بزانە ینی خوددا دەفەرمێ فەقرەئوا ما تەیەسەر من القورئان، دەڵێ بە پێی توانە قورئان بخوێنن. دەفەرمێ وەئەقیموا الصەلاتە، نوێژ بکەن، وانە لەو بینە دەفەرمێ وآخرون يضربون في الأرض يبتغون من فضل الله، دەڵێ کەسانێکیش چوون بە ئەرزا پیاسە دەکەن و دەگەڕێن و بە دوای ئیش و کاردا دەگەڕێن، کار بدۆزنەوە. بزانە قورئان خوێندن و نوێژکردن هێنای لەگەڵ چی کردی بە ئیمان؟ هەتا ئەو کەسانی کە دەچن دەگەڕێن بە شاراندا بە وڵاتاندا بۆ دۆزینەوەی هەلی کار، بۆ ئەوەی کار بکەن، ئەم کارکردنە شۆڕیزی ئەو عیبادەتەی کە خوا باسی کرد. هەر لەبەرەوە بە گوتمان ینی نوێژی ڕۆژی هەینی لە ڕووی فەرمیەوە پشووە، بەس لە ڕووی ئاینی خوددا نەیفەرمۆ بەیانی تا ئێوارەی هەینی کار مەکەن، فەرمووی فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض وابتغوا من فضل الله، کەواتە هەر نوێژ تەواو بوو بچنەوە سەر کار، هەر نوێژ تەواو بچنەوە سەر. بەڵێ مامۆستا ئاماژەداوی چەندێک کە ئیمان کارێکی پەیوەستە ناخی ئینسانی و داخلی ئینسانی هەمان دەمداژی گرێدا کارکردنێڤە. ئەگەر کەسێک مامۆستا ئەوە ناخی خود دەرنەیەخی تنێ کاروی کارێکی باش بیت، ئەدوی دەمەیدا دەبیتە کەسێکی باوەڕدار. ئەمە اینجا دەوتە ئەمە لەو نوعەیە کە زۆر جار بە ئێمە دەڵێن فڵانە کەس، ئێمە بۆ ئێمە مسلیم چیە بوو؟ من سەلیمە الناس من یەدی وەلیسانی. لە ڕووی کردداری، لە ڕووی پێوەرەکانی دنیا، هەر کەسێک بە زمان و بە دەست زیان بە ئینسان نەگەیەنێ مسلمانە. پێوەری قیامەت ئەبێ ئەمە فێربین، بەجێ بێڵین بۆ خوددا، بۆ ئەوەی کە ئێمە بە ئازادی و بە تەبایی و بە ئارامی لەگەڵ یەکدا بژین. ئێمە نابێ ڕۆڵی خوددا ببینین، مافی ئەومان نییە. گرفتی گەورەی ئەمڕۆی مسلمان ئەوەیە بۆتە قازی، بانخواز خۆی کردووە بە دادوەر، دەڵێ فڵانە کەس با کردەوەی جوانیش بکە، مادام چوزانی ئیمانی نییە، مادام ئیمانی نییە. بە زۆر جارە فەختنات یەگوتن مامۆستا سەبارەت وان کەسانە کە گوتی تو بوو خەڵکێکی کافرکەی بژیت ئەس خەڵکی کافر ناکەم، گۆڕەی فەرموودە و گۆڕەی ئاەت ئەس خەڵکی کافر بکەم. خوددا بە مطلقی قسە دەکا، یعنی چۆن دەفەرمێ ئەوانەی وا دەکەن وا دەکەن وا دەکەن وا دەکەن، بەێ وانە ئولائیکە الذین کەفەروا بۆ نمونە، ئەمە پێی دەڵێن گشتی. بەس کاتێککە دەبینی زانایان دەڵێن چی؟ دەڵێن ئەوە ناتوانی بهێنیتە تەکفیر المعەیەن، تهدید و تەشخیص نییە، ناتوانی، چونکە تۆ لەو کاتەیە ناتوانی دڵی ئەو ئینسانە بخوێنی تۆ بڵێ ئەوە مەبەستی فڵانە کەسە. دەتوانی بڵێ ئەو کەسەی تێدەکۆشێ لە پێناوی خاک و نیشتیمان و کوردستان و مافەکانی کوردستان کەسێکی نیشتیمان پەروەرە، بەس تۆ نیەتەکەی نازانی، کە نیەتەکەی نازانی لە دنیا کارێکی جوانی کردووە. فێری ئەوە بین مادام دنیا و ئاخیرەت هەیە، مادام ڕۆژی دوایی هەیە، گەورەترین گرفتێک ئاین پەروەران و بانخوازان تووشی بوونە، دەیانەوێت کاری قازی بکەن، کاری دادوەر بکەن، کاری خوددا بکەن. دێن لە دنیادا بڕیار دەدەن فڵانە کەس بۆ خوای نییە، فڵانە کەس ڕاست ناکە، با کردەوەی جوانیشی هەبێ فڵانە کەس لە ئەوروپا و نازانم لە چۆ وەڵاو بۆ دۆزەخە چێ، ئەمانە هیچی کاری ناوینی ئەف چەندە زەڤریتەوە بوو پێوەرێن مەزهەبێوان ئایدۆلۆژیەتەوان. ڕاستە، کەواتە ئەمە پێمان دەڵێ ئەم نووسین و ئەم نووسراوانەی کە بۆمان هاتووە و بەم شێوازانە نووسراوەتەوە، ئەمە پێوەری تێگەشتنی کوردانە نەبوو لە ئاین، چونکە ئێمە بەری ئەوە و پێشی ئەوەی بچینە ئەم حاڵەتەوە ئەم سەرچاوانەی ئەم وڵاتانی دەوروبەرمان ببینین، ئاینی کوردەواری ئاینێک بووە هەمیشە زۆربەی ئەو شتانی کە پەیوەستە بە قیامەتەوە لە دنیا قسەی لەسەر نەکردو و
وتوێتی خوددا ئاگداری دڵی ئینسانەکان. بله مامۆستای بەرز مدوێتن بچینە ناوا بازارên کوردستانê da şer û şarojkên Kurdistanê pirsiyarek hatiye arastekirin aya îman û bawerî dibîte sedemavê çendê ku jiyana mirovan xweş biketin bi fermûn ba pêk ve bîner bî. بێگومان باوەری و ئیمان ژیانە هەر تاکە ئینسانێکی خوشکە ئەگەر ئینسانی باوەری دە هەر بیر و بچوونێکی دە هەوی چشلای ناڤارۆکە هەر جۆرە بابەتێکی بیان هەر جۆرە دیانەتێکی مەزهەبێکی بە هەبیتە باوەڕ و ئیمان بەڕای من ڕێگایەکە کە مرۆڤەکان لەسەری ئەڕۆن و ژیانی مرۆڤەکان دیاری ئەکەن و ژیانی مرۆڤەکان بەندە لەسەر ئەو ئیمانە و ئەو دینەی کە باوەڕی پێ هەیە بە دڵنیای و ژیانی مرۆڤەکان ئەگۆڕێەوە دەستنیشانێکا لە چۆنێتی بیرکردنەوەیان لە دەوروبەرەکان و لە کۆمەڵگاکەیان تاکیدیەوە باوەڕ و ئیمان ژیانی مرۆڤارتە دەکات لە ناو کۆمەڵگا لەناو کۆمەلگا هەر کەسە بۆ پێی باوەڕ و ئیمانی خۆیەتی پێویست ناکە جیاوازی ئاینەکان مهم هەر کەسە و باوەڕی بە باوەڕ و ئیمان بە قوت دەکات لە ناو کۆمەلگای خۆمان دەبە تاکیدیەوە وەختان بژین باوەری ئەوە و مرۆڤ بژین هەست گرۆنیەکێت کاتن نەوە دەوروبەرێت خۆدا نەوە و جڤۆکێت تێدا جیتن باوەری بۆم بڕیارۆیە هەی ئەو بڕیارێت دەت باوەری بۆ کۆرە هەی ئەوێت کاتن ji ber hindêjî bawerî li zime dev hemî kesaya mikin bît û ew korêtker bîrû bawerî biketin. Mirov ê bi rayî ve ştêk hebe terefê neye bicangê. Bo nimûne her ştêk hemû ştê bo min hê îmanî be zanist e. Pêwîst e zanist bilawkate. Min îmanim bexwe ye. Ebê dînekam bilawkem. Yan her îman pêwîst li hemû ştêk e. Bêguman eger mirovê bawerî û îman tiştekî hebîtin ez bawerim dê jiyana mirov bera baştelekên bûçî çunkî herek ji me hek dibêjin hemî mirova ji me ku zûra pêdiviyatiya heye êkî şwan pêdiviyatiya belkî pêdiviyatiya rohî ye ev pêdiviyatiya rohî heta bêta têrkirinê divêt mirovê hinde bîr û bawer hebin ئەوەی ئیمانی هەبێ باوەڕی بەخوا پێغەمبەر و ژیانی زۆر زۆر باشترێ بێ و مرتاحتریشە بێ خۆی ئینسانی ئیماندار ئەگە باوەڕی بەخوا پێغەمبەرێبی حتمما دڵی فراوانتر دەبێت مەسەلەن سەپێڕ و پرۆگرامی دینەکەی خۆی بڕواتن ئیدی ئەو دینە چی پێگوتووە هەروە دەڕواتن مەسەلەن دینی ئیسلام داوای لە مرۆڤ کردو مەسەلەن چاکە بکاتن مەسەلەن ئیش خێر بکاتن لەگەڵ دایک و باوکی باش بێ. سپاس بۆ هەفوڵاتیان خۆشتەوی کە سەرنجێن خۆ دەربڕین سەبارەت ئەف پرسیارە هاتی ئاراستەکردن مامۆستای بەرز وەکە مە گۆهداریە وان بەڕێزانە کردی هەندێک ئاماژەداوی چەندێک کە هەمی جورên ئیمانێ چەند باوەڕ هەنە یعنی ناوا هەرێما کوردستانê û ناوا بەشەریەتێدا هەمید باشن هەمید بیتە سەدەماوی چەندێک کە باشیە بەرهەمبینیتە ناوا ژیانە ئینسانیدا هەروسا بەحساوی چەندی کرد کە باوەڕ یا تەفگرە بۆ هەمی بوارین ژیانێت تا باری بخوا بیت باری هەواڵی خوا بیت باری کەسانی دەوروبەرێتە هەبیتن هەروسا ئیمان پێتویەکە ڕۆحیە ئێکێژی ئاماژەداوێ چەندێ جانابێتە چ سەرنجێک سەروێ چەندێ هەبوو ڕاستە کاتە دوجار زانایان تەواوی ئەو قسانە کۆ دەکەنەوە لە دەستاواژە و زاراوەیەکە بیکەین بە کوردی دەڵێن ئەلئیمان و ما وقر في القلب وصدقه العمل ئەمە بە کوردی یعنی چی یعنی ئیمان بریتیە لەو شتەی کە لە دڵدا و لە ناخدا جێگیر دەبێ و ڕاستگۆیی ئەوەی لە ناخدا جێگیر دەبێ کردار دەرسەلمێنێ کردەوە دەیسەلمێنێ کەواتە ئێمە لە کاتێکدا کە ئینسانەکان دەبینین کاری جوان دەکەن و کردەوەی جوان دەکەن و ئەو کردەوانەش بریتە لە تەرجومەکردن و لە گۆڕینی ئەو ئیمانە بۆ کردەوەی جوان شایەدی ئیمان و باوەڕ بۆ ئەو ئینسانە دەدێ بەڵام هەموو جارێکی تر گرفتەکە لەوەیە خەڵک خۆی دەکا بە دادوەر و ناخی ئینسانەکان دەخوێنێتەوە ئەمە گەورەترین نەخۆشی و گرفتی ڕۆژهەڵاتی موسڵمانە ئەمڕۆ کە خۆی لە قەرەی کارێک دەدا بەو ناکرێ چونکە ئیمان وتمان شتێکە لە ناخی ئینسانەکاندا لەبەرەوە ئێمە چیمان پێویستە هاوڵاتی چاکمان پێویستە ئینسانی باشمان پێویستە ئینسانێک کە کردەوەی جوان ئەنجام دەدا ئیدی هەموو کارەکانی تر و ئەمڕۆ إلى الله گرنگترین نمونەوی سەردەمی مامۆستا کە زۆر تێتە بەحەسکردن ستیڤن هاوکینگ بوو کە وی سەردەمی پێشی چەندێکێ ئەمری خودی کردە ڕەنگە بدەف نەگوت بیت من باوەڕیا بخودی هەی بەڵام کار و کریار باوەری هەمی یاسایت گردونی هەبوون مامۆستای بەڕێز دیسان دەدوێت بەحساوی چەندی بکەین باوەری و ئیمان چاوە ژیانە مرۆڤان جوانتر و باشتر دکەتن لە زۆر بوار بزانە ئیمان چی دروست دەکە یعنی یەکێک لەو شتانی زانایە بۆ نمونە باش تێ بڵێم یەکەم شت ڕاستگۆیی هەر کەسێک ئیمان لە ناخیدا هەبوو ئینسانێکی ڕاستگۆ دەبێت ئینسانێک دەبێت درۆ ناکە خۆی درۆ ماڵی خەڵکی وێران کردووە
درۆ لە هەموو بوارەکانی ژیاندا ماڵی خەڵکی وێران کورە بە تایبەت درۆ لە بواری ئاینیدا درۆ لە بواری ئاینیدا ئێمە لە چۆ ماڵی چۆن دەڵێ ئەگەر ئاوا بڵێم لە چۆ ماڵی ئاین وێران بوو لەو شوێنەی بە ناوی ئاینەوە درۆکرا چون مامۆستا درۆ بە ناوی ئاینەکە ئێمە ئێستاکە چەندین فەرمودەمان هەیە و زانایان دەڵێن ئەو فەرمودەیە مەوزوع ئاواتە هەڵبەستراوە دەڵێن ئەو فەرمودەیە لاوازە خۆ ئەمڕۆ زانایان وا دەڵێن ڕەنگە چەند ساڵ لەمەوبەر علم ئەوەندە نەبوو بێ بۆیان دەرکەوت بێ ئەو فەرمودەیە هەڵبەستراوە یان لاوازە بۆ دین سەردەریت گەلکردی ئەو کاتە بۆ بە شتێکی باوەڕ پێکراوە و ماڵی خەڵکی وێران کردووە مەبەستم چی بوو مەبەستم ئەوە بوو کە لە نمونەیەک پێ بڵم یعنی ئەگەر ئیمان هەبوو ڕاستگۆیی دەبێت کە ڕاستگۆیی بوو ئەو کاتە ئاینیش قازانج دەکە نمونەیەک پێ بڵم زانای کورد سێبراکە ئیبن الئەثیر سیانن یەکیان ئەدیبە یەکێکی تریان فەرمودە ناسە و چۆن دەڵێ زانای ئەوی تریشان مێژوونووسە ئەنجا ئیبن الئەثیری مێژوونووس لە ئوزد الغابة في حياة الصحابة لو كتێبەدا ابن الأثيري جزيري بۆتانی دەڵێ یەکێک لە هاوڵەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر کاوان گاوان جابان ئەم ناوە دەڵێ ئەمە کورد بووە ئەمە زانراوە بەس لە سەردەمی تابعینە لە مالیکی کوڕی دینارە پرسن ئەڵێن مالیکی کوڕی دینار دەڵێ کوڕی ئەو سەحابیە مابوو ناوی ئەبوو بەسیری کوردی بوو بە ئەبوو بەسیری کوردیم دەگوت ئەرە تۆ باوکت دەڵێن سەحابی بووە و لە خزمەتی پێغەمبەرە بووە و دەچەند فەرمودەیەکمان بۆ بجێڕەوە باوکت هیچی پێ نەگوتن ئەڵێ ئەبوو بەسیری مالیک دەڵێ مالیکی کوڕی دینار دەڵێ ئەبوو بەسیری کوردی پێی گوتم کانە ئەبی لا يحدثنا عن النبي مخافة أن يزيد أو ينقص بكرديكي بكردي دەڵێ باوکم حەدیسی بۆ نەدەجێڕاینەوە بڵێ ئەمە پێغەمبەر وای گوت وای گوت وای گوت لە ترسی ئەوەی نەبادا وشەیەک زیاد کە بۆ قسەکانی پێغەمبەر لە ترسی ئەوەی نەبادا وشەیەک کەم کا لە قسەکانی پێغەمبەر لەبەرەوە لە نێو تەواوی زانایانی فەرمودەدا قسەیەک هەیە دەڵێن ئەوانەی فەرمودەیان هەڵبەستووە ئەوەی کورد بووە فەرمودەی هەڵ نەبەستووە ئەمە یەکێکە لە جوانەکانی ئێمە دوو دەڵێن ئافرەتمان نەدۆزیوەتەوە بە زمانی پێغەمبەرەوە فەرمودەی هەڵبەست بێ هەمووی پیاوان بۆ ئەم کاریان کردووە ئەمیش لە بەرژەوەندی ئافرەت ئەم قسە جوانە کەواتە ڕاستگۆیی یەکێکە لە بەرهەمەکانی ئیمان ئەوە ئێمەی کوردی پێناسراوی جوانی یەکێکە لە بەرهەمەکانی ئیمان جوانی یانی وە هەموو شەو گوتومە ئەگەر ئاین جوان بوو هەڵسوکەوتی مسلمان جوان بوو نیشانەی ئەوەی ئاینەکەی جوانە هەڵسوکەوتی ئینسانەکان جوانی دەڵێن جا پێم نەگوتی مەلای جزیری بە ڕەحمەت دەفەرمێ کەسێ یوسف فرۆتی ویدی عالەمدا خەسارەت کرد یعنی ئەو کەسەی کە یوسفی فرۆشت خەسارەتێکی زۆر گەورەی کرد لە جیهاندا مانای چییە؟ یعنی هەر ئەوە نییە کە یوسفت فرۆشت یعنی ئەمە ڕەمزە ئیشارەتە بۆ ئەوەی هەر کەسێک جوانی لە دەستدا خەسارەتمەندی گەورێ کەواتە وەختی ئاین جوانەکان ئاین بەچی جوانی دەسەدا بەوەی کە هەڵسوکەوتی مسلمان یەکسان نابێتەوە لەگەڵ ئاینەکەی دوای قسەیەکیش فێر بوون ئەڵێن کاکە تۆ قسەکانی من لەسەر ئیسلام حساب مەکە ئیسلام خۆی جوانە من ناشرینم بابە هی تۆ حساب نەکەم و هی ئەو حساب نەکەم و ئەو نەکەم و ئەو نەکەم و ملیارونیوێک مسلمان هەیە هەرچی خراپە ئەکەن وەڵا کاکە ئەمە لەسەر ئەوان حسابی کە لەسەر آخر خەڵک وا نازانێ وەنیە من و تۆ دەقەکانمان خوێندوتەوە ئەزانین ئەوە کاری ئیسلام نییە بەس ئەو هەموو 7 ملیارە و 6 ملیاری دنیا چوزانێ دەقەکان جوان و وەڵا مسلمان وەڵا کاکە لە تۆی دەبینێ ڕاست تۆ ئەبیتە ئینسانێک کەوا دین ناشرینەکەی نیشتیمان پەروەری یەکێکە لە جوانیەکانی ئاین نیشتیمان پەروەری یەکێکە لەو جوانیانی کە لە ئەنجامی ئیمان باوەڕ بڕۆ شەرەفخانی بەدلیسی بزانە شەرەفخانی بەدلیسی هۆکار چییە مێژوو دەنووسێتەوە مامۆستا عەلادینی سەجادی هۆکار چییە دێتەوە مێژووی کورد دەنووسێتەوە وەرۆ بۆ لای محەممەد ئەمین زەکی بەگ هۆکار چییە باسی مێژوو دەکا و مێژووی کورد دەنووسێتەوە چۆرە لای شێ محەممەدی خاڵ هۆکار چییە نووسینەکانی تێکەڵ و ئاوێتە دەکا بە نیشتیمان پەروەری تا ئەو ڕادەیە دەڵێ کوردایەتی لە لای من نیشتیمان پەروەری تێکەڵە بە ئاین ئەم چوارزاتی کە بۆم باسکردن کە کتێبەکانیان دەخوێنیتەوە هەموویان دەڵێن تەماشامان کرد فارس و تورک و عەرەب هەموو باسی نەتەوەی خۆیان دەکەن ئێمەش کە تەماشامان کرد ئەی ئێمە چین ئێمە کوردین ئەی کوردین کوا زمانەکەمان ئەوە زمانەکەمان ئەی مێژۆکەمان چیە ئەی لە چۆ هاتین چۆن هاتین
کەواتە با ئەم کتێبانە بنووسین. ئەبینی چۆن باوەڕی جوان، ئەبینی چۆن ئیمان هانی ئینسان دەدا کەسێکی نیشتیمان پەروەەر بێ. هەر ئەمەیە جارێکی تر بۆ ئینسانیت. ئەخر مامۆستا بەدیعزەمان سەعیدی کوردی قوتابیەکانی دەڵێن جۆمان لێبوو لە دوعاکانی، یەکێک لە دوعاکانی دەیگوت خودای ئامادەم هەرچی مرۆڤایەتی هەیە و هەرچی خەمی مرۆڤایەتی هەیە و هەرچی ناخۆشی مرۆڤایەتی هەیە و من بۆ هەتەیە بخەرە دۆزەخەوە ئەگەر ڕازی ئەبی هەموو مرۆڤایەتی ڕزگارکەی، هەموو مرۆڤایەتی ڕزگارکە. ئەگەر مەرجەکەت ئەوە بێ خوددایە من بخەیتە دۆزەخ بۆ هەتایە من ئامادەم. آخر ئەمە باوەڕێکی زۆر تایبەتە، ئەمە باوەڕێکی زۆر تایبەتی ئیمانی جوانی بەدیعزەمان سەعیدی کوردیە. هەر ئەمەیە جارێکی تر مامۆستا ئەحمەدی موفتیزادە بە ڕەحمەت بێ ڕۆژهەڵات کوردستانی ڕۆژهەڵات دەڵێ خوددایە من ئامادەم هەرچی ناخۆشیەکانی تووشی مرۆڤایەتی دەبێت تووشی منی بکە و مرۆڤایەتی تووشی خۆشی بکە. بەڵێ ئەمە هەمووی بابەتە. مەسەلەن زانایان، زانای ئێمە و بانخوازی ئێمە ئەگەر ئیمانی جوان بوو ڕەنگەداتەوە لە هەڵسو و کەوتی. چۆن پێغەمبەر درودی خوای لەسەر ئەچێتە ناو تائیف و ثەقیف و ئەوە بەردبارانێکن، خوێناوی ئەکەن، سەری ئەشکێنن، وانە اللهم اهدی ثەقیفا، خوددایە هیدایەت و ڕێنمایی چایەکی ئەم ثەقیف و ئەم قەومە بکە. قەومەکەی خۆی لێ دەدەن و دەری دەکەن، دوعایان لێ ناکە، دەڵێ اللهم اهدی قومی فإنهم لا يعلمون، خوددایە ڕێنمایی و هیدایەتی ئەم قەومەی من بکە چونکە ئەوان نازانن، بۆیان دەرنەکەوتۆ کە من پێغەمبەر. قومێکی دیکە عەزیەتی پێغەمبەر دەدەن، پێغەمبەر دەفەرمێ اللهم اهدی دەوسن، ئەم قەبیلەیە خوایە هیدایەتیان بی. یعنی لەبەرەوە هەموو ئەمە پێمان دەڵێ لە قورئاندا دەدۆزیتەوە بەشێک لە پێغەمبەران ماندوو بوون ڕەنگە دوعایان لە قەومەکەی خۆیان کردبێ، نادۆزیتەوە محەممەد المستەفا دوعای لە قەومی خۆی کردبێ. کەواتە بۆچی بانخواز و زانا کە ئیمانی هەیە هەندێک جار لەسەر منبەر تووڕە دەبێ دوعا لەم ئومەتە دەکات، دوعا لە خەڵک دەکات لە جاتی ئەوەی کە داوای هیدایەتیان بۆ بکە. هیویدکن ئەف هەست و نەست و ئەف ئەخفتنین جوان و تێکستین جوانی دوان زانانە ببنە پرەکتیزەت ناو ژیانەمەدا پشتی بێنڤەدانەکە کورد و تێنە خزمەتەوەیان ڕێزدار. بله خوشتەویین بەڕێز گەلوەداینە بوو پتر درێژە پێدان vê xeleka bernameyê bi Kurdî da jêr navnîşanê bawerî û jiyan me behsawî çendê kir mamosta ke bawerî çawa jiyana mirovan dê xweş ket û berif arastekê xweş dibetin. Vê gavkê me divê bizanîn mamosta boçî bawerî hindek car lawaz bîtin, hokarê lawazbîna vê baweriyê çi tiştin? هۆکاری لاوازبوونی باوەڕ، هۆکارەکانی لاوازبوونی باوەڕ هەندێک جار لە هەندێک چۆن دەڵێ لە هەندێک قسە و لە هەندێک چەمکی و زاراوەی هەڵەوە دروست دەبێ. بەلای کەم وەکاتمان بێ باسی سیانی دەکەین. یەکەم ترسان لە گوناه، باشە یعنی ترسان لە گوناه چۆن باوەڕ لاواز دەکات، دەڵێن لاوازی دەکات. ئێمە سەرەتاکان وەکو گوتم لە بەرنامەکانی پێش و پەروەردە کراین بە پەروەردەیەک ئێمەیان ترسان لە خوددا کە بەردەوام کۆمەڵگە و تاک لە ترسا بوو، لە ترسا لە ترسی گوناه دەستی ناچێتە کار ناکە، ئیدی کاری بۆ ناکرێ و کار ناکە. لە کاتێکدا مرۆڤ دەبێ بزانێ ئەم ژیانەی ئێستا ئێمە تێیدا دەژین چییە؟ ئەم ژیانەی ئێستا ئێمە تێیدا دەژین لە ڕوانگەی قورئانەوە ئەم ژیانە ژیانێکە یەکسانە بە گوناه و تەوبە. مرۆڤ بۆ لە ئەرزە ئێستا گوناهێکی ئەنجام داوە، مرۆڤ لە سەرەتاوە گوناهێکی ئەنجام داوە، ئیدی خوددا تەوبەی لێ قبول کردووە فتابە عەلەیهی، وانە هەلێکی تری پێداوەتەوە خۆت چاکەرەوە بچۆرە بۆ شوێنەکەی یەکەمت و باشتر. کەواتە ئێمە نابێ بەو مانە نەگێتیڤ و بە مانە سلبیەکەی و بە مانە خراپەکەی بڵێن لە ترسی گوناه ئیتر هیچ کارێک ناکەن، ئەچینە کوونە شاخێکە و دانیشین. ئەمە ئیمان لاواز دەکات بە پێچەوانەوە، ئیمانێکی چۆن دەڵێ هەڵە دروست دەکات، ئیمانێکی هەڵە دروست دەکات. لەبەرەوە نابێ ئینسان بترسێ بڵێ وەڵا ئەو کارە بکەم گوناه، نە تۆ کار بکە لە ئەنجامی ئەو کارەدا بۆ دەرەکەوێت کارەکە باشە بەردەوام دەبی خراپ بوو چەکێ. بۆیە تەوبە بە بەردەوامی لەگەڵ مرۆڤدا بزانە پێغەمبەر دوودی خوای لەسەر لە فەرمودەیەکە دەفەرمێ واللهی لە فەرمودەیەکیشا دەفەرمێ والذی نەفسی بیەدیه، سوێن بەو زاتەی کە نەفسی منی بەدەستە، یعنی سوێند بە خوددا. والذی نەفسی بیەدیه لەو لەم تذنیبوا لذهب الله بكم ولجاء بأقوام أو لجاء بقوم يذنبون ويستغفرون. معنی چییە؟
بە کوردی پێغەمبەر دەفەرموێ سوێن بە خوددا سوێن بەو زاتەی نەفسی منی بەدەستە ئەگەر ئێوە گوناه نەکەن خوددا لێ نێوتان دەبە قەومی تر دەهێنێ کە کار دەکەن گوناه دەکەن و تۆبە دەکەن گوناه دەکەن و تۆبە دەکەن ئەوتە گوناح سروشتە مرۆڤانە بەو ڕاستەیە مانای وایە مرۆڤ دەبێت زانایەکی کوردی گەورەمان هەبوو سەرۆکی چۆن دەڵێ لە 1970کانە لەدایک بوو لە 1960 بزان وفاتی کرد شێخ ئەمجەد زەهاوی شێخ ئەمجەد زەهاوی سەرۆکی هەموو ڕابطەی عولەمای عێراق بوو لە سەردەمی خۆیدا و لە بنەماڵەی بە ئەسڵ بابانەکانە دەستەواژەیەکی بوو بە عەربی دەیگوت ئیعمەل وەختە وەلا تەتەڕەدەد بە کوردی کار بکە و هەڵە بکە بەس دوو دڵ مەبە دوو دڵی خراپە دانیشیت هیچ نەکەی کەواتە نیشانەی چییە گوناهکردن نیشانەی کارکردنە هاتە لە کتێبی برۆسترۆیکا ئەگە ئێستا بیرم کەوتەوە لە کتێبی برۆسترۆیکا یەکێتی سۆڤێت بۆ ڕووخە یەکێتی سۆڤێت لە 1970 بۆ 1991 بۆچی یەکێتی سۆڤێتی جاران و بلۆکی ڕۆژهەڵات ڕووخا گۆرباچۆف لە کتێبی برۆسترۆیکادا دەڵێ ئێمە گەلێکمان بەخێو کرد پێمان گوتن نابێ هیچ هەڵەیە بکەن ترسان لە هەڵە بوو بە مای ئەوەی دەستیان نەچێتە هیچ کارێک کار ناکەی ئیتر کەواتە ئەمە خاڵێکی زۆر سەرەکی خاڵی دوم کەلتوری مەرگ کەلتوری مەرگ باوەڕ لاواز دەکا ئەوە غەڵەتە ئەڵێ هەمیشە بەو مانایگە مردنت لەبیر بێ باشە بینا ژیانت لەبیر بێ ژیانت لەبیر بێ ینی چۆن ینی بە مانایەک لە ماناکان خوددا فەرمووی لمن شاء منكم أن يتقدم أو يتأخر مردن نابێت و ئاوا لە مردن بڕوانی وابزانی مردن دەستی گرتو ئیتر نابێ هیچ بکەی نە خوددا دەفەرموێ لە ژیاندا وەستان نییە لمن شاء منكم أن يتقدم أو يتأخر لە چۆدا وەستای دەکشیتەوە لە چۆدا وەستای دەکشێت دەبێ هەر بڕۆی کەواتە ژیان یا پاشە کشەیە یا پێشکەوتنە خوددا لە قورئان وا دەفەرمێ وەستانی تێدا نییە لەبەرەوە نابێ ئێمە کەلتوری مەرگ دۆستی بە سەرمان ئازاڵ بێ نابێ وا تێبگەین کە مەرگ کۆتایی ژیانی ئێمەیە ئەسڵەن تازە ئێمە نامرین خوددا مەوتیشی بە مەخلوق باس کرد لە ئەڵلقەیەکە باسمان کرد کە مرۆڤەکان تەسریح دەبن لەم ژیانە بۆ ژیانێکی هەتایی دەچن مرۆڤەکان هاتنە ئەم ژیانە تەنها نەقڵ دەبن بۆ ژیانێکی دیکە شتێک نییە بە نێوی مردن و بە نێوی لە نێو چوون و بە نێوی عەدەم لەبەرەوە هەموو مەرگ دۆستیەک بێباکی دروست دەکە بێباکی عەرەب دەڵێ لا ئوبالات بێباکی یعنی دەڵێ مادام ژیان مردنە من حەقم چییە ئاخر ئەگەر هەمومان وا بیرکەینەوە بڵێن ژیان مردنە و دانیشە ئەم هەموو پێشکەوتنی ئەوروپا ئیکا لە سایی ژیان دۆستیە ئەوروپا بۆیە ئومێدی بە ژیان هەیە ئەوە خاڵی سێمە ئێستا باس بکەم خاڵی سێم جۆرێک بە هەڵە لە قیامەت خوازی تێگەشتونە کاڵن کاکە قیامەت هەیە و مردن هەیە و قیامەت هەیە وانە دەیدانیشە و بە خۆت هیچ مەکە و ئەمە ئیمانەکەت لاواز دەکە ئەگەر هەموو ئەوروپا ئاوا بیرکەنەوە بڵێن بەیانی قیامەتە خەڵکی ئێمە لە دواکەوتوی خۆیان هەر ڕۆژی بەزمێکە بێڵن کاکە علامەتێک دەرکەوتۆ وڵا بەیانی قیامەتە هەر ساڵی شتێکە بیستی وەڵا ئەستێرەیەک دی ئاوایە بەیانی قیامەتە پێغەمبەر درودی خوای لەسەر لە ڕوانگەی قورئانەوە فێری کردین خوددا فێرمان دەکا دەڵێ مەکۆڵنەوە لەوەی کەی قیامەت ئەوە ئیشی ئەوە نییە هەموو قورئان تەماشاکە خوا ئەمری پێ نەکردوین بگەڕێین بە دوای ئەوەی بزانین کەی قیامەت يسألونك عن الساعة أيان مرساها فيما أنت من ذكرها پێغەمبەریش نازانی پێغەمبەر درودی خوای لەسەر لە فەرمودیان نافەرمێ ما المسؤول عنها بأعلم من السائل لێ دەپرسیار ڕەسوڵا کەی قیامەتە ئەڵێ وەڵڵی تۆ پرسیارت لە من کردەوە پرسیار لێکراویش نازانی بین من کە پرسیار لێکراوم لە تۆ باشتری لێ نازانم من نازانم کەی قیامەتە کەواتە خوددا یەک شتمان پێ دەڵێ قل سيروا قرآن قل سيروا في الأرض فانظروا كيف بدأ الخلق خدا باسی ژیانمان بۆ دەکا دەفەرمێ ئێوە لە ئەرزدا بڕۆن بگەڕێن بپشکنن بە دوای پرسیارێکە کەیفە بەدە الخەلق بە دوای سەرەتا و دۆزینەوەی سەرەتای ژیان بگەڕێن خدا پێمان دەڵێ لە قورئاندا بە دوای دۆزینەوەی سەرەتاکانی ژیاندا بگەڕێن کاری ئێوە نییە کەی قیامەت دادێ کابرا کە دێتە لای پێغەمبەر درودی خوای لەسەر ئەفەرمێ مەتە الساعە ئەڵێ کەی قیامەتە ئەڵێ ماذا أعددت لها بە کوردی ئەڵێ چیت بۆ قیامەت ئامادە کردو مهم نییە کەی قیامەت چیت بۆ ئامادە کردو گرنگ نییە کەی تاقیکردنەوەکانە ئەی تو باشت خوێندویان نا چیت باشت خوێندووە دەخە من نەبی بەیانی بێ دوو بەیانی بێ سێ بەیانی بێ تۆ باشت خوێندووە لەبەرەوە ئەمە پێمان دەڵێ لە ڕاستیدا ئەگەر ئێمە تەنها و تەنها بترسین لە گوناه دەستمان نەچێتە هیچ شتێک ئەمە ژیان ئەوەستێ
لە هەمان کاتیشدا ئێمە تەنها بیر لە مەرگ بکەینەوە ژیان دوا بخەین ئەمەش کارێکی خراپە لە هەمان کاتیشدا هەموو ڕۆژێ بڵێ بەیانی قیامەتەوە وەڵا بۆمان دەرکەوتەوە بابە کەس نازانی قیامەت کەیە لەبەرەوە بڕوانە ئەزمموی گەلان ئەوروپا و ئەمریکا بۆ پێش دەکەون دەڵێن مرۆڤایەتی لە سەرێتی ژیان دۆست بێ لە خەمی ژیاندا بێ ئەو کات دەتوانی خزمەت بە مرۆڤایەتی کەواتەگەر کللتورێ ترسێ زاڵ بوت ناوا مرۆڤدا کەساتیان وان دێ لاواز بن کە کەساتی لاواز بوو ئیمانژی دێ لاواز ڕاستە ئەوە بوو کە باسمان کرد بڵێ ماسی بەرز دەستێتت خۆش بن دێ چینەت ناوا شار و شارروچکێن کوردستانê دیگەلوان بینەرانە کە بەشداری کریە ئەت ناوا vê pirsiyara hatiye arastekirin aya çi bikeyn ku îman bibîte mayê çendê xizmeta mirovan biketin bifêrman ونی ایمان گلکه یعنی ایمان جهتید معنوی باوریه ها ایمان و باوری هر ایکه مثلا که باوری تهبیتن مبتهبیت از مرتوح دی تکرات کم دی شول دیال تکم دی شولت باش مرب کرد یعنی کی شول باش مرب کرد یعنی بدلی دی باشید اگه تو خرابید که مثلا ده خرابید بس هندی مرب شد خراب کرد ده خیره تشونه خیرش هاش ایمونه هاش ایمونه اگه من برام بر قبیل کرد بگمان ده لایانی مروفیتی پتر الدف مروفی زیاده بیتونه گوی چونکی خواهد آین اسلامیش در اگه هم هزران دی بکن یکیش فرمودیم پیغمبر جهاتی اگر مروف بیرو باوری هبید گوی چه من یا خواهش بخواد ویتن بگمان یا خواهش دیو بگویه برام بر خواهش ویتن گوی دبی ساک سازی بکەین و ئیدی هەر یەکە و لە ڕاستە خۆمان یعنی ئیش بە باوڕ و ئیمانی خۆمان بکەن هەر لە خۆمان نەبی ئیمانەکە داخراوی هەر بچینە مزگەفت و نوێژ بکەین و دەبی ئیدی لە بازار لە شوێنان قسەی باش ئامۆژگاری باشتر و باشتر و باشتر ئەوت پێویستە بۆ هەر کەسە و هەر تاکێک لە ناو کۆمەلگای خۆماندا پێ باوڕی خۆمان بە قووەت بکەین بە قووەت بکەین بۆ ئەوەی هەرێمەکەمان بەرەو پێشتر بچێن یان نەبێتە هۆی تێکچوونی شیرازەی کۆمەلگا مرۆڤ هەردەم بەڕەوانیەت هزر و بیر و بچون و بڕیارێت خۆ بکات بە شێوەیەکی ئەکتیفانە بێتەرس مرۆڤ تەقەبڵە ڕەخنێ بکات وەختی ڕەخنەت مرۆڤ هێتاکردن مرۆڤ وێ ڕەخنێت بەرچەو وەرگیت و هەوڵدات مەفەڵێ وێ ڕەخنێ بکاتەوە گەلەکۆ چۆڤێت و ڕوحنیەت تای بەس بۆش نەبینن گەلێک نەبینانە باشتر بینن پێویستی یعنی هەموو شتێک پێنا مرۆڤایەتی بێ پێویستیشە مرۆڤایەتی لە خۆمان دروستکەین ئەبێت بگەنەوە دا و بەشەیە کە لە ناخمان کە پۆزەتیڤ و باشەکەیە بە دنیایەوە پێویستە هەموو لەسەر هەموو کەسێک کە بە باشی باوەڕەکەی بەکاربێنە لە خزمەتی مرۆڤایەتی بۆ ئینسانی ئیماندار دەبی پێویستە کە ئەو شتێککە خی گەورە سەی فەرز کردیا وەکو خۆی جێبەجێ بکاتن ڕنگدان و شێ لەسەر هەموو خەڵکی سوپاس بۆ بەشداربووین بەڕێز کە سەرنجین خۆ ئاراستەی مەکردین سەبارەت ئەوێ پرسیاری مامۆستای بەڕێز وەکەمە بەرێ خوددایە کە بەحساوی چەندی کرد کە ئیمان بریتە ئەش وێ چەندێک کە نەهێتە قەتیسکردن ناوە مەعابدا و جیهێن عیبادەتی بتنێ بەلکو بێتە ناف هەموو ژیانێدا هەروسا بەحساوی چەندی ژیاتەکردن کە ئەم بەرگریە ئیمانە خۆ بکەین هەر کەس بەڵام بعقل و حکمت و زانین و ژێری جانە بێتە چ ئاختنێک سەبارەت بان قسانە هەیە ڕاستە جوانترین شت لە کۆی کەیتەوە لە کۆی هەموو قسەکان ئەوەیە کە ئیمان دەبێت ڕنگدانەوەی لە نێو کۆمەلگا هەبێ لە مەعابید و لە پەرزگا و لە مزگەوتەکاندا فێر دەبی دەبێ بچیتە دەرێ چی لەم ئیمانە بکەی وانە من نازانم فلانە کەس ئەزانم لە مزگەوتە ئەزانم فلانە کەس لە کلێسایە و لە مەعبەد و لە پەرزگای خۆی شتی پێ ئەڵێن من نازانم چیان پێگوتووە بەس کە دێتە دەرێ کردەوەی جوانی لێ دەبینی و سوودی مرۆڤایەتی لێ دەبینی و ئینسانیەتی لێ دەبینی و خزمەتکردنی لێ دەبینی و هەموو گفتاری جوان و ڕەفتاری جوانی لێ دەبینی ئیدی ئەمە سوودی هەیە بۆ من وانە فێری ئەمە بین کەواتە لێرەدا گۆڕینی ئەمە ئەوەیە پێغەمبەر درودی خوای لەسەر گلەیان لێ کردو گوتوانە مالی هذا الرسول يأكل الطعام ويمشي في الأسواق ڕەنگە بێ باوەڕان حەزیان کردایە پێغەمبەران مەلائیکە بوونایە مەلائیکە گوناه ناکە لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون خداش دەفەرمێ دەبیتە قودوەیەکی میثالی خدا دەفەرمێ ولو جعلناه ملكا لجعلناه رجلا وللبسنا عليهم ما يلبسون يعني ئەگەر پێغەمبەران مەلائیکەش بن نایڵین مەلائیکە بن هەر دەیانکەینەوە بە مرۆڤ و جلوبەرگی مرۆڤیان لەبەر دەکەین بۆچی پێغەمبەران دەبێ مرۆڤ بن بۆ ئەوەی ئێمەش چاویان لێ بکەین بزانین ئەوانش مرۆڤن وەکو ئێمە دەخۆن دەخەون هەڵدەستێن دەڕۆن پرۆسی هاوسەرگیری ئەنجام دەدەن هەڵەیان توش دەبێت چاکی دەکەنەوە ئەو کات دەبن بە ڕێنمایی بۆ ئێمە لەبەر ئەوەیە بانخوازانی ڕاستەقینەوە و کەسانێک کە باسی ئاین دەکەن دەبێت کەسانێکی خاچی بن کەسانێکی مرۆڤ دۆست بن
لە سەروی خەڵکەوە نەبن لە نێو خەڵک بن وەک پێغەمبەر یەمشی فی الأسواق لە نێو خەڵکدا دێت و ئەڕوا و خەڵک دەیبینێ و چاوی پێ دەکەوێ شتێکی میسالی و شتێکی ئەوە نییە لە سەروی خەڵکەوە بێ بەێ ئەف گوتنین جانابێتە مامۆستا ئاماژە پێدای کردبێتن ئیمان یا بوی شێوازای بێت و ئیمان ببیتە پراکتیزە ژیانامەدا و خزمەتە مرۆڤاتیە بکەتن ئەvە هەمی چێن بێژم وەک دروشم تشتێن gelek جوان و ڕاقینە بەێ مامۆستا ئەم چاوە دەشێن وەلوێ ئیمانێکین کوف ئیمانە ئەت خزمەتە مرۆڤاتیەدا بیتن ئەم ناوە کوردستانێدا بشین ئیمانە خۆ خزمەتە کوردستانە خۆ بکەین زانایانی کورد پێیان گوتیان دووبارە لەدایک ببنەوە ئەمە قسەی زۆربەی ئەو عارفانەی ئێمەیە کە پێمان دەڵێن وەکو چۆن هەمجد باسی دەکەم مەولەوی تاوگۆزی بەڕەحمەت بێ دەفەرموێ هەر کەس تەوەلود دووبارەش نییەن ئەڵبەت سەعادەت ستارەش نییەن یعنی مەگەر ئیمانێکمان بوێ ئیمانێک سەعادەت و کامەرانیمان بۆ دروستکە پێویستیمان بە دووبارە لەدایک بوونەوە هەیە ینی چۆن ینی ئێمە لە ڕاستیدا ئەو ڕۆژەی کە لەدایک دەبین دەستی خۆمانی تێدا نیە باوکمان ناوێکی لێنین وایە باوکو دایکمان ناوێکان لە ئێمە ناوە دەستی ئێمە تێدا ئەوە ناوێکە کە دەستی ئێمەی تێدا نەبوو بەڵام نبینی لە ئەنجامی پێشکەوتن و خوێندن و کارکردنی ئێمەدا دوجار ناوێکی ترمان بۆ دێ پێشگرێک یا پاشگرێک دەخەنە پشتی ناوەکەمان دەڵێن فلانی کوڕی فلان نووسەر و توێژەر فلانی کوڕی فلان وەزیری نازام چی فلانی ینی شتێکی تری بۆ پەیدا دەبی ئەوە خۆی دروستی کردووە ئەو باوکی بۆی دروست نەکردووە ئەوە خۆی لە ئەنجامی کارەکانی خۆی ئەو شتێک بۆ دروست بوو ئەو پاشگرانە ئەو پێشگرەی ناوەکانی کە لە دایک بۆ دکتۆر فلان نییە خۆی خوێندی اینجا بوو بە دکتۆر فلان ئەویان خۆی دروستی کرد ناوی دووەمە خۆی دروستی کردووە بە هەمان شێوە ئەم ئیمانەی ئێمە کە هەمانە ئیمانێکە و لە سەرەتادا لەگەڵی دین بە شێوازێکی تەقلیدی و چاو لە دایک و باوکمان دەکەین ئەوە بەس نییە بۆیە ئیمامی شافعی بەڕەحمەت بێ کاتی خۆی فەرموویەتی حەجی مناڵ قبول نییە منداڵێکی بچکۆلە لەگەڵ خۆت بەری 15 ساڵی دەبی بۆ حەج و حەجی پێ دەکەیت و دەیهێنیتەوە بۆی نانووسێ بۆ چونکە مناڵە تۆ بردووتە ئارەزوومەندانە خۆی ئیمان و حەجی هەڵ نەبژاردو بە دوای بچێتەوە لە دوای ئەڵێن لە دوای ئیرادەی خۆی و لە دوای هەڵبژاردننی خۆی کەواتە ئێمە زۆر پێویستیمان بەو بەشە هەیە لە ئیمان هێشتا هەیە تەمەنی 50 هەیە تەمەنی 60 هەیە تەمەنی 70 ساڵە لەسەر ئیمانە تەقلیدێکەیە هەر ئەوەی کە فێری بۆ ئیمان دەبێ ئیمان وەکو کەم دەکا و زیاد دەکا بەچی کەم دەکا و زیاد دەکا ئیمان چۆن کەم دەکا و زیاد دەکا بە کردەوەی باش لەگەڵ کردەوەی خراپ هەموو کردەوەیەکی خراپ لە ئیمان کەم دەکات و ینی ئیمان کەم بووە هەموو کردەوەیەکی باش لە ئیمان زیاد دەکات تۆ بە ئەزمون بۆ دەرکەوتووە بڕوانە ئەو ڕۆژەی کە لە کەسێک دەبووری ئەو ڕۆژەی کە یارمەتی کەسێک دەدەی ئەو ڕۆژەی دەچی بە هاوکاری کەسێک دەکەی هەموو ئەمانە ئیمانی تۆ زیاد دەکات پێغەمبەر نەیفەرموو لأن يمشي أحدكم في حاجة أخيه خير له من أن يعتكف في مسجد هذا شهرا توقع لمزقوتي بيغمبر نك مزقوتي إيرا بيغمبر ده فرمين لمزقوتكي منا يك مانق در نتشي تدروا هر اعتكاف عبادتكي لما باشتر كامية كسيك كاريكي بيتو بوي آسان كي تو لقالي دا بري بدمي وبري كاري بو كسيك آسان كي باشتر لو يك مانق لمزقوتي منا اعتكافكي بفيري أو بين يعني ئیمان بەوە جوان دەبێت بەکردەوەی جوان ئیمان بەکردەوەی جوان چۆن دەڵێ ڕاز دەبێت بۆیە خدا لە قورئاندا بێباوەڕی یەکسان کرد بە مردن کە بێباوەڕ بووی مردووی بەڵام ئیمان زیندوو دەکات بۆیە خدا دەفەرموێ ئەوە من کانە مەیتەن فەئەحیەیناه ئەوە من کانە مەیتەن فەئەحیەیناه نابینی ئەوەی مردبوو زیندوومان کردەوە بەچی بە ئیمان ئەی ئەحیەیناه بالئیمانی کەواتە هەر مرۆڤێک کە ئیدعای ئیمانی کرد مرۆڤێکی زیندوو نیە و کۆمەڵگە نەبوو لە خێری کۆمەڵگەیان نەبوو وانێ لە خەیری کۆمەڵگەدا نەبوو ئیشی بۆ کۆمەڵگە نەکرد ئەم ئینسانە بێتەوە نازانم حەقمان نییە بەس دەزانین ئەمە ئەو ئیمانە تەواوە نییە کە پێغەمبەر فەرمووی چونکە لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه تۆ گەشتە ئەو ئاستەی ئەوەی بۆ خۆت پێت خۆشە بۆ خەڵکت پێش خۆت ئەمە شایەدی ئەوە بۆدا کە تۆ ئیمانەتی جەلەبەرەوە مستعفن هەر کۆمەڵگەهەکە ئەمن و ئاشتی و ئازادی بەرقرار ببیتن ناوەی کۆمەڵگەهێدا ئەم شێ بژنێ کۆمەڵگەکە ئیماندارە کۆمەڵگەیەکی ئیماندارە بە شتێک بە بیر و بۆچوونێک بە دەستورێک بە باوەڕێک بە هەر شتێکی دیکە ئێمە نازانین وایە یانی تو ئێستا بڕوانە شوێنێک مەسەلەن ئەڵێن وڵاتێکی جوانی چاکمان بۆ بێنن بەقەد ئەم هەرێمە بوو بێ و ژمارەی دانیشتوانی ئاوها بوو بێ و زمانێک زۆر دواکەوتوو بێ و ئێستا زۆر پێشکەوتووە و هەرچی جوانی هەیە لێ ئەتکێتەوە ئەمە نەجوانە بۆن ئەڵێن سەنغافورە وانە ئیدی ئەو خەڵکە بە یاسا ئەم کارە دەکەن بە هەرچی ئەم کارە دەکەن ئیمانیان بە یاساکانی خۆیانێ ئیمانیان بە دەستورەکەی خۆیانیانێ ئیمانیان بە
ئاینەکەی خۆیانیان هەیە کەواتە بۆ ئێمە چی گرنگ بوو ئەنجامەکەی لە دنیادا ئەو دوایی ئەم ئیمانانە چ خزمەتێک بە ئیمانیان دەکەن بڕیاردان سەر ئیمانی عیدی خودی ئەمە فێربین ئەمە فێربین ئێمە زۆر مەشغوڵین خەڵکی ئێمە زۆر مەشغوڵە بە سنگ هەڵکۆڵینی خەڵک هەر لە خۆیەوە نازانم جیهازیان پێەیە چۆن بڕیار دەدەن فلان فاسقە فلان منافقە فلان زندیقە فلان کافرە فلان منافقە ئەمە کارێکە کاری ئەو نییە کاری پێغەمبەرانیش نییە پێغەمبەران درودی خۆیان لەسەر نازانن چێ باوەڕدارە و چێ بێ باوەڕە ئەگەر خوددا وحی بۆیان وحی نەنێرێ بۆیان وانە ئەگەر خوددا وحی بۆ نەنێرێ نازانێت کەواتە لەبەر ئەوە ئیمان مەسئلەیەکی داخلی ئەمە دێنە چۆن ئەم ئیمانە زیادکەین ئەم ئیمانە زیاد ئەبێ بەکردەوەی جوان ئەگە کورتترین دەم مامستا بشێ بە کورتترین دەم دەبێ ئەو بڵم کە مرۆڤایەتی بەو شێوازە پێش دەکەوێ کە ژیان دۆست بێ ئێمەش کە نەوەتونۆ ناوی خودامان هەیە و مامۆستا بەدیع زەمان سەعیدی کوردی دەڵێ سوود لە ناوەکانی خوددا وەرگن کاتێ تەماشای ناوەکانەکەین ناوەکانی خوددا ئەلحەی زیندوو ئەلمحیی زیندوو کەرەوە ئەلمەییتی تیان نییە خوددا نامرێ خوددا مادام زیندووە و زیندوو کەرەوەیە دەبێ ئێمە گەلێک بین ئەبێ ئەباوەڕەکەمان بمان باتە ئەو پەڕی ژیان دۆستی ئەو پەڕی دووربوون لە مەرگ دۆستی ژیان دۆستی وامان لێ دەکا کە ئیمانیشمان جوان دەستەکانت خۆش بیت مامۆستای بەڕێز هیڤیامە ئەوە ئەف ئامۆژگارین جانابێتە و سەرنجین جانابێتە ئاڕاستەی مەکرین ببنە پراکتیزەت ناوە ژیانەیە هەر کەسێکی ئیمانداردا بینەرین بەڕێز بڤی ئاوایی دەهینە دومایاوێ خەڵکێ زۆر سپاس بۆ هەمی هەفکارا کە دگەلمە ماندوو بوون و زۆر سپاس بۆین بەڕێز کە تا دومایە خەڵکێ دگەلمە بن و هیڤیا و ئێکی مەشیاویتن خزمەتەوەین بەڕێز بکەین تا خەڵکە کادی ببینیم خێر و خۆشی